بەبێگومان هەمووتان نەزانن سەرژمێری یەشتان دو ئەرکەکانی تەواو نەبووە. کاتژمێر 12 دوا قۆناغی سەرژمێری قۆناغی دووەمی کۆتایی دێت. پێمان باش بوو ئەم دیدارە ئەنجام بدەین بۆ ئەوەی بە هەموو لایەکی ڕابگەێنین. زۆر گرینگە سەرژمێریەکە تەواو بکەین و سەرژمێری پرۆسەیەکە. تەوابوونی پرۆسەکە بە بێگومان بەمانای بەدیهاتنی هەموو ئامانجەکانی سەرژمێری دێت. و خۆتان نەزانن ئێمە لە دەستەی ناوچە کوردستانیەکان لە سەرەتاوە لە هەندێک لە ئالێتەکان و لە ڕووداوەکانی ناو سەرژمێریەکە سەرنج و تێبینیمان هەبوو و خۆشبەختانە ئەتوانم بڵێم جێبەجێکردنی ئەحسای 57 وەکو بنەمایەک بۆ سەرژمێریەکە بۆ ئێمە خەبەرێکی باش بوو و بەشێک لەو نیگەرانیانی کە ئێمە هەمان بوو بۆ مەسلەی سەرژمێریەکە ڕەواندەوە. و ئەمەوێت لێرەوە ئەم ڕاستیەی خوارەوە بخەمە ڕوو ئەوەندەی کە مەبەستمان خستنەوەی ڕاستیە بەقەدەر ئەوە نامانێت بچینە ناوەڕۆکی وەڵام و وەڵامدانەوەوە. ئەم سەرژمێریە ڕاستە لە کەرکووک، لە خانەقین، لە مەخمور، لە شەنگال، لە زوماد، لە هەموو ناوچە کوردستانیەکان لە ڕووی ئیدارەوە ئەتوانم بڵێم باش چۆتە پێشەوە. بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئێمە وەکو دەستەی ناوچە کوردستانیەکان نیگەرانیمان نەبێت. پێمان وایە لە هەندێک ناوچە بە تایبەتی لە گوندەکانی دەوروبەری خانەقین و لە کوڵەجۆ حەقیقەت ئیمتیدادی تەعریبمانە بینی. دەرفەتیان نەداوە تاکو ئێستا بەشێک لەو گوندانە سەرژمێری تیا ئەنجام بدرێت کە ئەمە بۆ ئێمە بەڕاستی خەبەرێکی باش نەبوو و لەگەڵیشە ئەمانەوێت ئەوە بزانین کە لە دەوروبەری مەخمور و لە هەندێک شوێنی هاوبەشی دهۆک و نەینەواش جارێکی تر لێک تێنەگەشتن هەبووە و سەرژمێریەکە وەکو ئەوەی کە ئامانجی بووە بەدی نەهاتووە.